نۆ زانیاری نەبیستراو دەربارەی هەڕەمەکانی میسر. لە میسری کۆندا مەبەست لە دروستکردنی هەڕەم ئەوە بوو کە ئارامگەیەک بۆ فیرعەون دابین بکەن و بۆ ژیانی دوای مردن. ئەوان بڕوایان وابوو بەو شێوەیە جەستە و ڕۆحی فیرعەون لە ناو هەڕەمەکاندا یەکدەگرنەوە، دوای مردن هەتایە فیرعەون لە ئارامیدا دەژیت. خۆ ئەگەر نەتوانرا بە هەڕەمەکە پێش مەرجی فیرعەون دروست بکرێت، بە بڕوای ئەوان ڕۆحی فیرعەون لە جیهانی نەزانراودا وێڵ دەبوو. سێ هەڕەمە گەورەکەی جیزە لە بەناوبانگترین هەڕەمەکانی میسرن، بەڵام لە ڕاستیدا زیاتر لە 140 هەڕەم لە ناوچە جیاجیەکانی میسر دۆزراونەتەوە. هەڕەمەکان کۆنترینی حەوت سەمەرەکانی جیهانی کۆنن، وەتاکە سەمەرەشن کە تاوەکو ئێستا لەسەر زەوی بوونیان ماوە. و هەڕەمی جۆسەر کۆنترین هەڕەمە کە زیاد لە 4500 ساڵە لەسەر زەوی وەستاوە و پارێزگاری لە بوونی خۆی کردووە. هەڕەمەکان لە ژمارەیەکی زۆر تاشەبەردی زەبەلاحی ڕێکوپێک دروست کراون، بە شێوەیەک بە تەنها هەڕەمە مەزنەکەی خۆفۆ لە 2,300,000 تاشەبەرد دروست کراوە کە هەر تاشەبەردێکی کێشی 2 بۆ 30 تەنە و هەندێکیان کێشیان دەگات بە 50 تەن، کە ئەم ژمارانە مێشتی مرۆڤ تووشی شۆک دەکات. سەرڕای ئەو پلەگەرمیە بەرزەی کە لە ناوچەکەدا هەیە، پلەی گەرمی ناوەوەی هەڕەمەکان نەگۆڕە و پلەیەکی مامناوەندی هەیە، بە شێوەیەک زۆربەی کات پلەی گەرمی ناوەوە لە 20 پلەی سیلیزی جێگیرە. بە شێوەیەکی گشتی شارەزایان پێیان وایە دروستکردنی هەر تاکە هەڕەمێک زیاتر لە 200 ساڵ کاتی پێویستە بۆ تاوبوونی و بەڕەچاوکردنی ئەو کەرستانەی لەو سەردەمەدا بوونیان هەبووە. بۆ ماوەیەکی زۆر خەڵکی لەو بڕوایەدا بوو ئەو کرێکارانەی کاریان لە دروستکردنی هەڕەمەکاندا کردووە کۆیلەکان بوون، بەڵام زۆرێک لە شارەزایان بڕوایان وایە کە کرێکارەکان خەڵکی ئازاد بوون نەک کۆیلە، و خەڵکانی شارەزا و زۆر لێهاتوو لە دروستکردنی ئەم هەڕەمە کاریان کردووە کە زیرەکیەکەیان لە ڕاددەبەدەر بووە. بەڕەچاوکردنی هەموو ئەم سەیر و سەمەرانە بوو چەندان نهێنی تری هەڕەمەکان. زۆرێک لە خەڵکی لەو بڕوایەدان کە هەڕەمەکان لە دروستکرایی مرۆڤ نین، هەرگیز مرۆڤێکی سەرەتایی توانای دروستکردنی هەڕەمی لەم شێوەیەی نییە، بەڵکو ئەمە بۆ سەردەمی ئێستاشمان ئەستەمە مۆنیومنتێکی لەم شێوەیە دروست بکەین. بۆیە بڕوایان وایە یان بەشێک لە مێژووی مرۆڤایەتی ونە و ئێمە ئاگاداری نین، یان هەڕەمەکان لە دروستکراوی بوونەوەری ئاسمانین. لەگەڵ ئەوەشدا کە چەندان بیردۆز هەن چۆنیەتی دروستکردنی هەڕەمەکان ڕوون دەکەنەوە، بەڵام لەگەڵ ئەوانەشدا هێشتا زۆرێک لە خەڵکی لەگەڵ ئەم شیکردنەوانەدا ناکۆکن و بە ناڕاستیان دادەنێن. لە سەدەی 12دا هەوڵێک هەبوو بۆ لە ناوبردنی سێ هەڕەمە گەورەکەی میسر لەلایەن سوڵتان ئەلعەزیز، سوڵتانێکی کورد بوو، دووەم سەرکردەی ئیمپراتۆری ئەیوبی سوڵتانی میسر بوو، بەڵام هەوڵەکانی سەری نەگرتو. ئەمە زۆر سەخت بوو بە ئەنجام بگەێنرێت، بۆیە وازی لێهێنا هەرچەند توانی هەندێک زیان بە هەڕەمی مینکاوری بگێنێت وەک لە وێنەکەدا دەردەکەوێت. لە کۆتاییدا گراهام هانکۆک شارەزا لە سەیر و سەمەرەکانی جیهانی کۆن دەربارەی چۆنیەتی دروستکردنی هەڕەمەکان دەڵێت بەڕاستی هیچ کەس نازانێت ئەم هەڕەمانە چۆن دروستکراون، و هەر کەس بڵێت من دەزانم چۆن دروستکراون ئەوە درۆت لەگەڵ دەکات.
ئایا بەڕای تۆ هەڕەمەکان چۆن دروست کراون؟ تۆش پێدوانیە بەشێک لە مێژووی ڕابردووی مرۆڤایەتی ون بوو بێت بۆ چوونی خۆت دەربارەی هەڕەمەکان دەرببڕە.